ژنی وا هەیە ئیفلیچ کەوتو ئیفلیچ جەڵدە لێی داوە جەڵدە نەخۆی ڕازیە نە کەس و کارەکەشی ڕازیە پیاوەکەی ژن بێنێت. من قەزەی وا هاتۆتە بەردەستم و تویانە مامۆسا باشترین حەل ئەوەیە ئەم بڕوا کارەکەری بۆ بگرێت، ئەمە فلیپینیە و نیپاڵیە و ئەمانی بۆ بگرێت. ئەخە کابرا ئەڵێ مامۆسا کورە ئەمانە دەبەنگن تێ ناگەن، ئەگەر قەزیەکە هەر ئەوە بێ من ئەخۆم ئیشەکان هەر ئەەکەم، ئەمانە وازانێ بەس گسکدانە و ناوماڵپاکردنەوەی و چێژلێنانە. ئەڵێ ئەمە قەینا ئەمە خۆ لای خۆی براکەی گەورەیە ژن و ماڵ و مناڵی هەیە لە من تێ ناگەن، خێزانەکەم پەکی کەوتووە زاکیرەی لە دەستداوە. چەند حاڵەتی هاتووە بۆ لام خێزانەکەی زاکیرەی لە دەستدا بوو سوبحان الله شتی دەبیرە چۆوە، یعنی کابرا ئەڵێ ئاگای لە عێراق نەبابوو نێزانی چییە گوزەرێ. تەنانەت ئەم پیاوە داماوە بۆ خۆی مناڵەکانی بەیانیان ئەگۆڕی بۆ مەکتەب بڕۆن، خۆی نانی بۆیان دروستە کردوەمانە سەرڕای ئەوە کەس و کارەکەشی ڕازی نەبوو، بە هیچ شێوازێک ڕازی نەبوون ژن بێنێت. یعنی ئەم پیاوەش نێزانی چی بکە بەڕاستی. ئەم کۆمەلگاییە، یعنی هەمیشت هەیە ئەبێ ئینسان حەلێ بدۆزێتەوە حەل، یعنی خۆ ناکرێت یعنی تۆ ئەم پیاوە هەر ئاوا بمێنێتەوە، ئەم ماڵ و مناڵە هەر ئاوا بمێنێتەوە. خۆی پەروەردگار شەرعەکەی زۆر جوانە، کاتێکەوە شتێک بە حەڵاڵ ئەزانێت تۆ نابێنە کۆڵی لێکرد. یعنی تۆ سەیری کە خۆی پەروەردگار باسی کۆمەڵێ لە خەڵکە کات دوای ئەوەی کە ئیمانیان هێناوە لەبەر چی کافر بوونە؟ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله، لەبەر ئەوەی پێیان ناخۆش بوو ئەو حکمەی خوا دابەزی فأحبط الله أعمالهم، خوا هەموو کردەوەکانی پوچەڵکردنەوە. یعنی مجرد ئەوەی تۆ ڕازی نەبی بە حکمێکی خوا پەنامان بە، یعنی ئەوە یەکێکە لە نەواقضی ئیسلام، تۆ بە حکمێکی خوا ڕازی نەبی بڵێ من ڕازی نیم، ئەڵێ حکمی خوایە، ئەڵێ حکمی خواش بێ من ڕازی نیم پێی، ئەو پێی کافر ئەبی وریا بە. پێ ناخۆش بوون شتێکە، ڕازی نەبوون شتێکە ئاگال لێدێت. هەموو ئافرەتێک وەکوتم ئەگەر لەسەر جێگەش کەوت بێت ئیفلیجش کەوت بێت لە دڵەوە هەر پێی ناخۆشە. ئەم لە دڵ پێ ناخۆش بوونە ئەم غیرەیە ئەو کەسە دەرناکا لە ئیسلام. بەڵام ئەگەر بڵێ من ڕازی نیم بۆ حکمەی خوا، ئەگەر بڵێ دڵم قبولی ناکە ئەمەیان شتێکی ترە، یعنی بڵێ ها ئیتر غیرەکەم زۆر زۆرە، بەڵام بڵێ من ڕازی نیم بۆ حکمە، ئەو حکمەی خوا ڕەت ئەکەمەوە والعیاذ بالله ئەمە دەرئەچێت. لا إله إلا الله کەی هەڵ ئەوەشێتەوە. بۆیە ئێمە حاڵەتی زەڕوورمان هەیە، ئێمە ئەڵێین پیاو ئەگەر سەری نێشە با پەڕۆ نەبەسێ بەسەریەوە، باشە کە سەرت یێشا مەجبوری پەڕۆ بەستی بە ناوچەوانتەوە. پیاو هەیە قابیلی یەک ژن نییە، حەقا ئەو ژنەشی لێ بسەنیتەوە، چتە ناتوانێت ئیداری ئەو ژنە بات. پیاوی وا هەیە قابیلی دوانە، ژن یەکەمی بەکەڵک نایەکە، بەکەڵک نایە، یەکەم دڵی خۆی ڕازی ناکە، دەمی لێی سپی بۆتەوە لەگە کەس و کاریاتێکێدا فەرتەنەیە لەو ماڵە خوا ئاگای لێیە کەس ئیداریتیان ناکە، باشە کەس ئیداریتیان ناکە. ئەم پیاوە مادام ئەتوانێت جێگرەوەی بۆ خێزانی خۆی بدۆزێتەوە ئەویان شتێکی ترە، ئەویان خۆی ئەزانێت، باشە پیاوی وا هەیە مواسەفاتی وەکوتم یەکی تیان نییە. بۆیە ئەوەشی کەوا ئەیکاتە دوو لەبەر حاڵەتی زەڕوڕەت بێ، لەبەر هەر حاڵەتێتر بێ ئەبێت چەند مواسەفاتێکی تیا بێت. یەکەم ئەبێت دەرەجەی پیاوەتی فور بێت، ئەم پیاوە زۆر پیاو بێت، زۆر مرد بێت، وماديا ومعنويا توانای بەڕێوەبردنی ئەم دوو ژنەی هەبێت. کاڵێم ماديا معنويا ئەبێت ئێوە لێم پێ بدەن، کەواتە ئەم پیاوە ئەبێت محتاج بێت، یعنی چۆن بڵێن یەکەم فراغەکانی پڕەوە نەکردێت و پاشان لە ڕووی مادیەوە بەهێز بێت، نەک کابرا زەکات وەرگێت. خەڵک هەیە چووە ژنی دووەمی هێناوە زەکات وەرەگرێت، باشە خەڵک خێری پێکات، یەکەمی وەلا ناوە هەر ماڵ و مناڵی یەکەم لەسەر زەکات و سەدەقەی خەڵکەژێت، دەستی دووەمشی گرتووە دووەمش خوا ئەزانێ بەچی ئەژێت. هەر ئەوە نەخۆشە سمێڵی لێ ڕۆژکا و چەوری کات و ئیتر بەرەو بازاڕ بیبات، ئیتر نازانێ ماڵ و مناڵی یەکەم چی بەسەر هاتووە چی بەسەر نەهاتووە. بۆی ئێمە سەیری زروف ئەکەین و پاشان ئەبێ ئەم کەسە کەسایەتێکی زۆر دامەزراوی هەبێت، بۆڵەبۆڵی ئەم ژنانە نێڵێ ئەم ژنانە شەڕ بکەن، کێشە و گرفت بۆ یەکتری دروست بکەن، دڕۆشە لە ناو کۆڵان حیا و شەرەفی ئەم پیاوە برن، کەسوکاری یەکتری بێن لەسەری، نە ئەبێ کەسایەتێکی زۆر بەهێزی هەبێت، کەوتی دانیشە بێ دانیشێت، هەستە ئەبێ هەستێت، کابرا ئەبێ جۆرێک لە عەسکەریاتی تیا بێت، یعنی بە شێوازێ وەکوتن ئیتر نەو پیاوەتیەک هەیە خەڵک نازانم چۆن پێدەنەوە، کەواتە کابرا نابێ کابرایەکی کزۆڵ بێ، فەقیر بێ، جێل بێ، نابێ ژنی یەکەم هەڵی خەڵەتێنێ ژنی دووەم بچەوسێنێتەوە، ژنی دووەم بیچەوسێنێتەوە، ئەوە نە قسەی بۆ بکا بچێت لە ژنی یەکەم با، نە ئەبێ پیاو بێت،
ئەبێ بزانێ هەردوو لا بخوێنێتەوە و بۆ ژنی دووەمی هێناوە، نەک بۆ زەوق و سەلیقەی خۆی ژنی دووەمی هێنابێ و ژنی یەکەم بەڕەڵا بکات. نە، ئیسلامیش لەگەڵ ئەوەیان نیە، ئیسلامیش لەگەڵ ئەوەیان نیە. بۆیە ئەگەر ترسای لەوەی کەوا عەدلبی فەواحیدەتەن، خوا ئەفەرمی یەک، بەڵام چی ئەوانەی دوو هێنا و سێ هێنا و عەدلە لە بینیانە ئیلا مەگەر خوا ڕەحمی لە کەسێک کرد دەبێت. ئەگینا زۆربەی هەرە زۆری ئەو پیاوانەی کەوا تەعەدودی زەوجاتیان کردووە ئیلا زوڵم لە بەشێک کراوە، زوڵم لە دانێکیان کراوە. خۆ ئەگەی لێ ئەمەڵی هینە زوڵم لە دانێکیان هەر کراوە، یا لە بچووکەکە یا لە گەورەکە، عادەتەن زۆربەی جا لە گەورەکە کراوە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک یعنی هەر پیاوێک عەدل نەبێ لە بینی خێزانەکانیان لە ڕۆژی قیامەتە خوا بە جێڕی حەشتێکات. وەشیقه مائیل بۆی حەیای بەرێ لە ڕۆژی قیامەتە. بۆیە کاتێک کۆ پەرداخێ بۆ ژنە گەورەکە ئەکڕێ بێ پەرداخێ بۆ بچووکەکەش بکڕیت، شەوێ لای گەورەکە ئەمێنیتەوە، شەوێ لای بچووکەش بێنیتەوە. ئێستا وای لێ هاتووە بە هەفتە بەلای ئەم گەورەیە نایەت، باشە مانگی دوو جار دێ سەری لێ ئەدا وەکو بڵێ خێری پێ بکات. ئەو ژنەش چۆتە تەمەنە و مناڵی گەورە بوو و کابرا ئەڵێ ها هەموو ناڕەحەتی و هەموو خۆشی و هەموو ژیانی ئەم پیاوە بردی، جوانیەکەی گەنجیەکەی ئەم پیاوە بردی، ئێستا ناوێری ئەڵێ بەخوا هەر شتێک بڵێم تەلاق مەدا و ئەکەومە سەرجادە و کاتە کەسش نییە نەفەقەم بکێشێ، داماوە ناوێری قسە بکات. مجریمێ زاڵمێ بەدیار سەرێوێتی ئەترسێ کاکەگیان، ئەترسێ داماوە کەسوکاریشی نییە بڕوا بۆ لای برا چی بکات، نە دایک ماوە نە باوک ماوە چی بکات، مەجبورە دابنیشێ ئەڵێ هەری هیچ نەبێ نەفەقەکە مەکێشێت. لە مانگێکا دوو شەو ئەگەڕێتەوە بۆ لای ئەو دوو شەوەش دێتەوە ڕەنگە دووسێ جا لێی بات. تۆ سەیری خۆت مەکە، پیاوی وامان هەیە خوا خۆی ئاگای لێیە، تەبعەن ئەوانە بەناو پیاون، خوا خۆی ئاگای لێتی ئیتر ئەوەی زیندەوەر بێ لەو ماڵەیە زەلالەتێتی بەدەستیەوە. کچ ناوێری قسە بکا، کوڕ ناوێری قسە بکا، کورە تەنانەت زاوا ناوێری بڕا بە دەوری ئەو ماڵەشا کە ئەوی لێ بێت. بۆیە ئەم حاڵەتی کە باس کرا حاڵەتێکی کۆمەڵایەتیە و هەموو کەسێک تایبەتمەندی خۆی هەیە، هەموو کەسی حاڵ وەزعی خۆی باش ئەزانێت. کەس هان نادام، من تۆ هان نادەم بڕۆ ماڵ لە خۆت تێکدە و یا ماڵ بۆ خۆت دروستکە، ئەوە ژیانی خۆتە، بۆ خۆت ئەزانیت. ئەڵێ ئەوەی نەبێ لە ماڵم ئاگای نییە لە حاڵم، تێگەی تۆ تەرازوی خۆتە، چی پێوی چی پێ ئەکێشیت ئەوەیان ئارەزوی خۆتە. بۆیە هەر کەسێک خۆی ئەزانێ فەراقی هەیە یا فەراقی نییە. پیاوی وا هەیە ژنی یەکەمی عیبی نەبووە، چوە ژنی دووەمی هێناوە، لە یەکەمیش لێی تێکچوو لە دووەمش لێی تێکچوو، کابها ئەڵێ چوو بۆ سمێڵی ڕیشیشی نایە سەری، چوو بۆ ڕیشی سمێڵیشی نایە سەری. باشە ئیتر ئەوە کەوتوتە سەر حاڵەتی ئەو ئینسانە، ئایا بۆی گونجاوە یا بۆی گونجاو نییە. بەر حاڵێک خۆی گەورە موفەقتان کا و پیر و خەڕۆتان کا بەیەکەوە، ئەوەی کەوە خۆشی و بەرەکەتە خۆی پەروەردگار بڕژێنێ بەسەر تەواوی خانەوادەکانمانە. اللهم ئامین.